بە کۆی گشتەکەی 477 کەسمان هەیە کە گیانی لەدەستداوە و بێسەروشوێن بووە کە 190 کەسیان بێسەروشوێنن باقیاتەکەی کە تەرمی بوونی هەبوو تەرمەکانیان گەڕاندراوەتەوە دیارە بۆ ئەو 190 بێسەروشوێن بووە بە دڵنیای دەستگای لوتکە مەلەفی تایبەتی بۆ سەرجەم ئەو بێسەروشوێن بووانە کردوێتەوە بە پێی ستانداردە نێودەوڵەتەکان بە پێی داواکاری شوێنی ڕووداوەکان بۆ بەپێی داواکاری لایەنە پەیوەندیدارەکان کە پێویستی کردووە دیێنەی پرۆفایل بکەین دیێنەی پرۆفایلمان ناردۆتە شوێنی ڕووداوەکان بەدەر لە کۆمەڵە زانیاریکەی سەرەتایی وەکو ناو و ناسنامە ئەو بابەتانە سەرجەمیان ڕەوانەی شوێنی ڕووداوەکان کراوە لە دەرئەنجامی ئەو دیێنەی پرۆفایلانی کە کراویشە لە نوێترینیان ئەم تەرمانەی نێوان فەڕەنسا بۆ بەریتانیایە کە لە ڕێگەی ئەو دیێنەی پرۆفایلە سەرجەم ئەو تەرمانە ناسێنراوەتەوە ئەگەر چی حکوومەت هێرەمی کوردستانیش لە هەمان کاتا خۆی لەلایەکی دیکەوە پەنجەمۆری ناردبوو لێرە شۆمێ پێتان ڕابگەێنیم لە ئایندەیەکی زۆر نزیکە تەرمی ئەو 16 کۆچبەرەی بەداخەوە کە لەم ڕووداوی ئەم ئاخرا گیانی لەدەزا ئەگەر ڕەنجێتەوە هەرێمی کوردستان و لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی ڕادەسی کەس و کارەکانیان نەکرێتەوە داواکارین لە سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان و وڵاتانی یەکێتی ئەوروپا و نەتەوەی گرتوەکان کە یەکەم ڕێگە نەدرێت چیتر وڵاتان کەیسی کۆچبەران وەک کارتێکی فشار بەکار بهێنرێت بۆ بەدەستێنانی بەرژەوەندی سیاسی و ئابووری خۆیان دووەم حکوومەتی عێراق و هەرێم و ناوەند و ئەکادمی و ڕێکخراوەکان و هەوڵەکانیان چڕ بکەنەوە بۆ کەمکردنەوە نەهێشتنی ئەم کۆچە بە ئازارە سێم داوا لە کۆمەڵی نێودەوڵەتی دەکەین کە هاوکاری مرۆیی بگەێنێتە سەرجەم ئەو کۆچبەرانی کە پێویستیان بە هاوکاری مرۆیی و هەنوکەیی هەیە لە جیهاندا چوارەم داواکارین لە کۆمەڵی نێودەوڵەتی و نوێنەرانی وڵاتانی ئەوروپا لە هەرێم و عێراق کە بەردەوام بن لە هاوکاری ڕێکخراوەکان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق